بەڕێزان وەک لای هەمووانیشتان ئاشکرایە کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان جگەل لە بوارەکانی کشت و کاڵ و پیشەسازی خاڵێکی کەی زۆر گرنگ کە لە بەرچاوی گرتبوو کاری تێداکراوە دروستکردنی پۆند و بەنداوە ئەوەش با مەبەستی پاراستنی ئاسایشی ئاو و هەروەها پاراستنی شار و شارۆچکەکانیش لە لافا و گلدانەوەی ئاوێکی زۆر. ئێمە لەسەر هەموو ئەو بابەتانە میوانێکمان هەیە قسەی زیاتری لەبارەوە دەکەین و داخۆ لە هەولێر چی کراوەوە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن توانیان ڕێگری لە لافاو بکەن. میوانەکەمان زۆر بەڕێز ساسان عونی وەزیری شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە جەنابی وەزیر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. جەنابی وەزیر من با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم دواتر دێمە سەر پرسیارەکانی تر. ڕنگدانەوەی هەوڵەکانی کابینەی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە دروستکردنی بەندا و پۆند تا چەند ئەمە گرنگە بۆ مەسلەی ئاسایشی ئاو؟ زۆر سپاس بۆ ئەم دیدارە. بەتاکید بابەتی دروستکردنی بەندا و هەروەها دروستکردنەوەی پۆند بە مەبەستی گلدانەوەی ئاو چوەکو بەکارهێنانەوەی وەکو سەرچاوەیەکی ئاوی سەرزەوی یاخود بۆ بابەتی خەزمکردن و کاریگەریەکانی بۆ ئاوی ژێرزەوی بابەتێکی زۆر گرنگە. هەر لە سەرەتاوە لە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و دیدگای ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە بایەخێکی زۆر و تایبەتی بەو بابەتە بدرێوە خۆی جەنابیان لەسەر ئەو بابەتە ڕاوەستاوە و کاری کردووە. هەر لە بۆ نمونە ئێستا لە دەوروبەری شاری هەولێر بەرنامە هەیە بۆ دروستکردنی 38 پۆند کە 25یان ئێستا لەژێر جێبەجێکردندان. هەرچەندە و بابەتە لە اختصاصی وەزارەتی کشت و کاڵ و ئاودێریە، بەڵام لەبەر ئەوەی بەرنامەی حکوومەتە ئێمەش زانیاریمان لەبارەیەوە هەیە و دەزانین کە تەواوبوونی و کارکردن لەسەر ئەو 25 پۆندە کاریگەری زۆر باشی هەبووە لەسەر کەمکردنەوەی مەترسیەکانی. زۆر باشە جەنابی وەزیریانی ئەو ڕێکارانی ئەم ساڵ جیرانە بەر بە یاریکراویش لە هەولێر ڕێگریشی زۆر باشی لە لافاو کرد. من دەمەوێت بزانم وەکو وەزارەت ئێوە بەرنامەتان بۆ ئایندە چیە بۆ ئەوەی کە ئەگەر جۆرە لافاوێکیش کام ساڵ دروست بوو بۆ ساڵانی داهاتوو نەکرێ نەبێت. خۆی گۆڕانی کاریەکانی کەش و هەوا پێشببینی نەکراون هەموو جیهان ئەو بابەتە هەیە و بڵێ 100% مەترسی لافاو بمبەر دەکرێتن هەر کاتێکە ئەو گۆڕانکاریانە کاریگەریان دەبێ و بارانی بەلێزما لە ماوەیەکی کورت ببارێ ئەوە دەبێتە هۆی کۆبوونەوەی ئاو. وەوە نەوک تەنیا لە کوردستان یاخود لە دەوروبەری پێشکەوتوش کە ژێرخانیان زۆر مهەیەترە بۆ ئەو بابەتە تێیدا ڕوویدایە و لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان لە وڵاتانەی کە ئەو شەپۆلە گرتیەوە بینیمان کە کاریگەریەکانی چۆن بوو. بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەو لافاوانەی کە پێرا ڕوویاندا بە ڕێنمایی ڕاستەوخۆی و سەرپەرشتی ڕاستەوخۆی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو وەزارەتە پەیوەنددارەکان پلاندانرا بۆ پێشگرتن لەو بابەتە و ماوەنەدان بە دووبارە بوونەوەی ئەوەی کە لە شاری هەولێر لە ماوەی ئەو 2 ساڵەی ڕابردووکرا بە کۆمەڵێک بەرنامە هەم بە دروستکردنی ژێرخانی تازە وەکو ئاوەڕۆ وەکو مەجرای سندوقی وەکو خاوێنکردنەوەی ڕێڕەوە سروشتیەکان فراوانکردنیان کۆنکریتکردنیان و ئیشکردنی بەردەوام ئەو بابەتانە لە بەرچاوگیران. تەنها لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو 22 پرۆژەی تایبەت بۆ بابەتی ئاوەڕۆ و سەرفکردنی ئاوی باران لە هەولێر بە گوژمەی زیاتر لە 24 ملیار دینار جێبەجێ کراوە و هەروەها 300 کیلۆمەتر ڕێڕەوی سروشتی خاوێن کراوەتەوە و ئەو ڕێڕەوانە فراوان کراون. وەکو باسم کرد 38 پۆند لە ژێر دروستکردن و کە ئێستا 25یان لە ژێر کارکردنە لە 8 خاڵی زۆر گرنگ کە دەبوونە هۆی کۆبوونەوەی ئاو دواتر لافا و بۆکس کەلڤەرد دروست کراوە.
سەرجەم ڕێڕەوە سروشتیەکانەوەی سەر بە ماستەر پلانی شاری هەولێر بووە خاوێن کراوەتەوە و فراوان کراون یا و بەشەی کە پێویست بووە کۆنکرێت کراوە. خاڵێکی زۆر گرنگ هەر زێدە ڕۆیەک لەسەر ڕێڕێوی ئاوە سروشتی ڕێڕەوەکانی ئاوی سروشتی هەبوو ئەو زێدە ڕۆیانە هەمووی هەڵگیران و کاردانەوەیان لەگەڵ کرایە و ئاوەڕۆی سندوقی ئاوەڕۆی لولەی جۆگەلەی کراوە بە درێژایی زیاتر لە 16,000 متر بە قەبارەی جیاواز دروست کراوە. هەزاران ئینلێت و منهۆڵ ئەوانەی کە ئاویان وەردەگەر ئەوانە بە بەردەوامی خاوێن دەکرێتەوە. جگەلەوە بەرنمەیەکی تۆکمە هەم لە وەزارەت هەم لە پارێزگای هەولێر بە سەرپەرشتی جەنابی پارێزگار لەگەڵ هەموو فەرمانگە پەیوەنددارەکان بەرگری شارستانی ئاوەدانکردنەوە ئەوە فەرمانگەکانی شارەوانی هەر لە پێشەوە بوون لەگەڵ سەرجەم فەرمانگەکانی تر لە 71 نقطەی حەریج کە لە ناو شاری هەولێر لەسەر خەریتە دەستنیشان کرابوو لەوانە ئامادەباشی تەواو هەبوو و پێش دەستپێکردنی شەپۆلەکە بە کەرەستەی پێویست بە توانای مرۆیی پێویست لەو شوێنانە حزوریان هەبوو بە تەکید جێبەجێکردنی ئەو 22 پرۆژە کاریگەری زۆر باشی هەبوو لەسەر ئەوەی کە لافاو ڕوونەدا. بەڵێ دەمەوێت ئیشارەت بە بابەتێکیش بدەم ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لە دروستکردنی ئەو 22 پرۆژە کۆمپانیای خۆماڵین کۆمپانیای نیشتیمانین سەرڕای ئەو قەیرانە دارایی کە حکوومەتی هەرێم تێیدایە و بەشەکی زۆریان مستحقاتی تەواویان لۆ خەرج نەکرایە بەڵام لەبەر ئەوەی دەزانم بابەتەکە حەیەویە بەنسبەت شاری هەولێرەوە کارەکانی خۆیان ڕانەگرتیەوە کارەکانیشیان تەواو کردێ و بەشەکی مستحقاتەکانی کەمایتیان ئێستا وەریان نەگرتیە لێ جێی دەستخۆش و سوپاسە کە ئیشارەتی پێ و هەروەها سوپاسکردن لە بۆ هەموو فەرمانگە پەیوەنددارەکان لە کەسی یەکەمیان کە سەرۆک شارەوانین بەڕێوبەری گشتین بەرپرسی فەرمانگەکانن هەتا ژینگە پارێزەکان لەو ماوەیە شەو ڕۆژ لە ئێشەگرتندا بوونا بۆ ئەوەی پێش لە هەڕووداوێکی نەخوازراو بوو. باش جەنابی وەزیر بۆ خۆت باش شارەزایی هەندێک شوێن هەیە بە سروشتی لە ناو شاری هەولێر شوێنەکەی چاڵە ینی بواری ئەوەی تایە هەر کەمێک باران بەرێ ئاوی تیا کۆب بێتەوە ینی دەبێت کارێکی تر بکرێت بێژگە لەمانەی کە کردوتانە بێژگە لەم کارانەی کردوتانە بۆ ئەو شوێنانە دەبێت کارێکی تر بکرێت بۆ ئەوەی هیچ مەترسیەک دروست نەبێت. 12 شوێنی تر کە ئێستا لە بەرنامەی هەم پارێزگای هەولێر هەم سەرۆکایەتی شارەوانی هەولێر هەیە کە لە داهاتوو کاری لەسەر بکرێ و لەوانە 6 نقطەیان کە نقطەی زۆر گرنگن کاری لەسەر دەکرێ و لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵ جەنابی پارێزگاری هەولێر ئەو گفتوگۆیەمان هەبووە و دەرخستەی پێویست لە فەرمانگەکانەوە ئامادە کراوە کە کاری لەسەر بکرێ و پێشتر لە چەند شوێنێک کە لافاو ڕووی دەدا و ئەو کۆ دەبەوە کە بینیمان بە خۆشحاڵیەوە ئەو ساڵ ئەو بابەتەی تێدا ڕوونەدا ئەویش هەموو بەهۆی جێبەجێکردنی ئەو پرۆژانەوە بوو و بە دڵنیاییەوە بە جێبەجێکردنی ئەو پرۆژانەی داهاتوو هەوڵ دەدرێ ئەو مەترسیانەشکەم ببیتەوە کە لە ڕۆژانی ڕابردوو بەهۆی کۆنی دامەزراوەکانەوە بەهۆی کۆنی ژێرخانەکانەوە کە ئەو کات لە بۆ سنوورێکی دیاریکرا و ڕێژەیەکی دیاریکراوی باران دروست کرابوون ئێستا هەم سنوورەکە فراوانتر بووە هەم ڕێژەی بارانەکە زۆرتر بووە تەحملی ئەو قەبارە زۆرەی ئەو ناکە هەوڵ بدەین کە لە ماوەی داهاتوو ئەو بابەتەش چارە. زۆر باشە جەنابی وەزیر هەم ئێوە وەکو وەزارەتی شارەوانی هەوڵی زۆرتان داوە هەم حکوومەتی هەرێم هەم پارێزگای هەولێریش بەڵام کورد دەڵێت چەپڵە بەدەستێک لێ نادرێ تا چەند کەم تەرخەمی خەڵق ینی خۆشنەویستی ئەگەر بە ڕاشکاوانە قسە بکەم خۆشنەویستی خەڵق بۆ وڵاتەکەی بۆ شارەکەی و زبڵ و خاشاک فرێدەدا و هەموو ڕێرەوە ئاویەکان دەگرنەوە لە هەواڵەکان دیار بوو کە چی شتێک فرێدراوەتە ناوی هەر لە تایی ئۆتۆمبیلەوە بیگرێت تا سەر فەرش و قەنەفەوە تا دوایی یعنی چی بکرێ وا بکرێ خەڵق یعنی وا بێ کە هاوکاری ئەوە بن خۆ لە دیمانەکان دیار بوو کە بە شۆڤڵ پاگەکرایەوە یعنی چ داواکاریەکتان لە خەڵکێک کە هاوکارتان بن. بڵێ ئێمە داواکاریمان لە خەڵکی خۆشەویستی کوردستان هەیە لە دانیشتوانی شارەکانمان هەیە کە فەرمانگەکانی حکوومەت بە سەرجەم فەرمانبەرانەوە ئێمە لە خزمەتی هاوڵاتیان داین و
بەردەوام جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرور بارزانی ئەو خاڵە دووپات دەکاتەوە کە هاوڵاتی چەقی بایەخدانی بەرنمەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە هەمومان لە خزمەتی خەڵکی کوردستانداین. ئەو وڵاتە وڵاتی خۆمانە، بۆیە داوایان لێ دەکەین کە دەستی هاوکاریمان بگرن بەوەی کە لەگەڵ ئێمە بە تایبەتی ئەو کاسبکارانەی سەوزە و میوە دەفرۆشن یاخود ئەو کاسبکارانەی لەسەر شەقامەکان نێزیک لە ئینلێت و ئەو وەرگرەکان کەسابەت دەکەن پاک و خاوێنی شار بپارێزن، پاک و خاوێنی شوێنە گشتیەکان بپارێزن و مەجال نەدەن کە زبڵ و پاژماوەی کار و کەسابەت بچێتە ناو ئەو وەرگرانەوە ئەو چەپەرانەوە کە لە نەتیجە هەموو ئاوەڕۆیەکان دەگیرێت و دواتر دەبێتە هۆکاری دروستبوونی لافا و کۆکردنەوەی ئاو و زیانگەیاندن بە دراوسەیەکەت، زیانگەیاندن بە هاوشاریەکەت، زیانگەیاندن بە خەڵکەکی تر کە لەوانەیە ماڵە برادبی یا ماڵە خوشکردبی بە هۆکاری ئیحمالیەکەوە ئەو بابەتە ڕوودەدا. هەردەمی دی تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڤیددیۆیەکیان لە بۆ ناردم کە هیوادارم دواتر بڵاو بکرێتەوە تای تراکتۆر بەو گەورەیەی خۆی لە ناو یەک لە مەجرایەکان ئەوەی کە سیارە پێی دەپەڕیتەوە دەردەهیندرێت. بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین کە تیمەکانمان هەموو فەرمانبەران هەموو ئەندازیارەکان ئێشگران شەو ڕۆژێمان لە خزمەتیان داین، بەڵام هیوادارم ئەوانیش لەمە دووە هاوکارمان بن و مەجال نەدەن کە هەم ژینگە پیس بکرێت و هەم ئەو ڕێڕەوی سروشتی ئاو و ئاوەڕۆیەکان بە پاژماوە بگیرێت. باش، ینی جەنابی وەزیرانی وەکو لە دیمەنەکانیشدا دیارە دەیبینین، ینی کرێکارەکان ئەوانە بە دەستی خۆیان ئەو هەموو زبڵ و خاشاک و ئەوەی کە هەیە فەرشە بینی شت دەبینی دەیهێننەوە دەرێ. ینی ئەمە ئەکرێ بڵین بەڕاستی ئەگەر ئینسان هەند تۆزێک ویژدانیشی هەبێ لەگەڵ ئەو هەموو کارەی ئێوە کردوتانە ئەوەی حکوومەت کردوێتی، یعنی ئەگەر هاوڵاتی وان نەکە ئەمانە فڕێ نەدەنە ئەوێەوە تا چەند ئەمە وا دەکا ئەم ئاوە بە ئیسراحەت بە ئاسانی بڕوات و هیچ چیش دروست نەکات. یعنی ئێستا جەنابی وەزیر ئەگەر تەماشاکەی ینی ئەمە دیمەنەکانن ئەگەر بێت و ئەمانە نەگرن فەرموو ئەوە کرێکاری پاکردنەوە ئەو شتانەی کە لەوێ دەری دێنن ئەوە فەرشە ئەوە بەتانیە فەرشە باشە کاکە خۆ بە ئاسانی ئەوە ڕێڕەوەکان دەگرێت. ینی ناکرێ خەڵک هەندێک ویژدانی هەبێ بەس ویژدان، ینی قسە لەسەر ئەوە چیە ئایا دەبێت سزادا بنرێ یاخود هەوڵ بدرێ تەنها خەڵک هۆشیار بێتەوە کە شارەکەی خۆی وڵاتەکەی خۆی وا لێ نەکات. بەڕێستان دەزانن هاوڵاتیانی خۆشەویستیش دەزانن کە ئەو ئاوەڕۆیانە دروست دەکرێت تەنها بۆ پێدا ڕۆیشتنی ئاوە و هەندێک کێشی لە بۆ ئاوی قورسە. بۆیە هەر مادەیەکی تر جا قوم و چەگر بێ کە لە بۆ دروستکردنی بینا بەکاری دەهێنن یاخود فڕێدانی ئەو پاژماوانە بێ دار و پەرد و مافور و تایە و ئەو بابەتانە هەمووی کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بۆ ئەوەی ئەو ئاوەڕۆیانە بگیرێ و هیوادارین هاوڵاتیانی خۆشەویست کە ئەو نمونانە دەبینن بە تەکید هیوادارین کە زیاتر هاوکارمان بن و هاوکاری ژینگە پارێزەکان بن بۆ ئەوەی ژیانی ژینگە پارێزەکانیش کە دەچن ئەو ئاوەڕۆیانە پاک دەکەنەوە نەکەوێتە مەترسیەوە. جەناب وەزیر دەستان خۆش بێ ئەگەرچی پرسیار هێشتا زۆر بوو بەڵام ئێمە کاتمان ئەوەندە بوو دەستان خۆش بێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان بەڕێز حەسەن عەونی وەزیری شارەوانی گەشت و گوزار گەلێک سوپاس بۆیەوە. زۆر سوپاس بۆ بەڕێستان، شەوتان باش.